البته ما شوان نجادمك بو چغبستنه که سیاسی ناو عالی سیاسی کردستانی دابو لئیرو اف چغبستنه اف بستاله که هدی حل دبه پارتیا دموکراتا کردستان یکم جوینا خو پشتی کنگیره چارده بو جمعیت گرتو اسلامی کردستان دست بکر و که بردف که پارتی جی گود کنفرانس روزنامه وانی دا کوی گرتو پارتی که سیاسی خودی باندورا سرگورا پانا سیاسی کردستانی هدم یک گرتو جی دی بیجه اود گل پارتی هف نارین بونه سرچاوتی چاره سرکنا پرزگیره کان کواتا میوانه کمی هجای برس صلاح الدین بابکر کارگر جوات جبهجکاری گرتو اسلامی کردستان ال هولیر میوانه منه و او ایکش اندامین ویان گوتو بیجام بود نابره هر دو آلیان دا کای صلاح الدین ایبرو باش ایدی گلو در انجام سر انکو سردان پارتی دموکراتا کردستان بو جمعیت گرتو اسلامی کردستان اون چاوا دخوینن و گوتو بیجین جدی بونه بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان ئێمە ئەمڕۆ پێشوازیمان کرد لە وەفدێکی مەکتەبی سیاسی پارتی دیارە دوای کۆنگرە بڕیاریان داوە کە لاپەڕێیەکی نوێ لە پەیوەندیەکانیان لەگەڵ لایەنەکانی سیاسی هەرێمی کوردستان بکەنەوە کۆبوونەوەکە زیاتر لە کاتژمێر و نیوێشی خایاند ئێمە زۆر بەڕاشکاوی گفتوگۆمان کرد لەسەر هەموو پرسەکان لەسەر هەموو کێشە و گرفتەکان کە لە هەرێمی کوردستانە هەیە کۆبوونەوەکە لە کەش و هەوایەکی ئەرێنی و ڕاشکاوی بەڕێوە چوو ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڕێ زەمینداری گشتی هەموو سەرنج و تێبینی و ڕەخنە و گلەییەکان کە هەیە بە وەفدی بەڕێزی میوانی ڕاگەیاند و جەخت کرایەوە لەسەر ئەوەی کە پێویستە کێشەکان چارەسەر بکرێ بە تایبەتی ئەو کێشانەی کە پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە و حکوومەتی هەرێمی کوردستان باشتر بەدەم چارەسەری کێشەکانەوە بچێت باشتر گرنگی بدا بە لایەنی خزمەتگوزاری هاوڵاتیان پێویستیەکانی هاوڵاتیان موچەی هاوڵاتیان هەموو ئەوانە قسە و باسی لەگەڵ لەسەر کرا و باز لە کێشەی نێوان کێشەی یعنی پەیوەندیەکانی نێوان ئێمەش و وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کرا لەوێش بەڕاشکاوی هەردوو لا قسەمان کرد وتمان ئەم پەیوەندیانە ئەگەر پارتی مەبەستی بێت پەیوەندی لاپەڕێکی تازە لە پەیوەندیەکان بکاتەوە ئەبێ لەسەر بناغەیەکی تۆکمە ئەم پەیوەندیانە دابدرێت لە خاڵە هاوبەشەکانە هاوکاری بکرێت و لە بڕیارە سەرەکیەکانە هەموو لایەک هاوکار بن چونکە هەموومان خاوەنی کوردستانین ڕاستە ئێمە ئێستا لە ئۆپۆزیسیۆنی لەم کابینە ئەوان لە دەسەڵاتن بەڵام خاڵی هاوبەشی زۆر هەیە لە نێوان ئێمە و سەرجەم لایەنەکان پارتی یەکێتی سەرجەم لایەنەکانی تر ئەو خاڵە هاوبەشانە پرسیینەتەوەین کێشەکانە لە نێوان هەرێم و بەغدا کۆمەڵێک کێشەن کە پەیوەندی بە هەمومانەوە هەیە ئەکرێ لەم کێشانەدا ئێمە هاوکاری یەک بین و بەیەکەوە گرفتەکان چارەسەر بکەین و یەکتر بخوێنینەوە ڕێز بۆ ڕاو ڕای جیاوازی یەکتر دابنین ڕێز لە خصوصیەتی یەکتر بگرین ئەوان ئەبێ وەکو ئۆپۆزیسیۆن مامەڵە لەگەڵ ئێمە بکەن ئێمە وەکو دەسەڵات مامەڵە لەگەڵ ئەوان بکەن ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئەمڕۆ لەوانەیە جۆرێ بێ لەوانەیە لە دوای هەڵبژاردننی داهاتوو جۆرێ تر بێت ینی پێفراوانتر لەم پرسابیلی ئاڕوگۆڕە بەڵام هێندێک پرسی نەتەوەیی و هێندێک پرسی نیشتیمانی هەیە کە هەمومان تێیدا هاوبەشین ئەلەو پرسانەدا ئەبێ هەم ئۆپۆزیسیۆن هەم دەسەڵات گفتوگۆ بکەن و ڕێگە چارەی هاوبەش بدۆزنەوە و بەشداری ئۆپۆزیسیۆنیش هەبێت لە بڕیارە چارە نووسازەکان بەستم ئەوەیە کاکی صلاح الدین بڕیارە گرنگەکانی ئێمە لەو بوارەدا هەرچی بوو بە ڕاشکاوی بە وەفدی میوان ماوت ئەوانیش قبوڵیان کرد و ئەوانیش سەرنجێک و تێبینیە کە هەبوو دەربارەی ئەمە ئەمانیش هەر وتیان کورت و پخت دەتوانم بڵێم ئەم کۆبوونەوەیە
دەتواندرێت ئەگەر ئیرادەیەکی جددی لە پشتیەوە هەبێت ئەم کۆبوونەوەیە و ئەو کۆبوونەوانەی تریش کە ئەنجامە درێت لە داهاتوودا لاپەڕەیەکی تازە لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بکاتەوە بۆ ئەوەی بەیەکەوە کێشە و خەیرانەکان چارەسەر بکرێت. تەوەریەکی تر باسی کێشەی نێوان پارتی و یەکێتی بوو بە سەراحەتەن لەو بوارەشدا بەڕێز زەمینداری گشتی مامۆستا سەلاحەدین زۆر بەڕاشکاوی پەنجەی خستە سەر کێشەکە و هەروەکو چۆن پێشتر ڕۆژی دووشەممە بەڕێز کاقوبا تاڵەبانی هاتبوو لەوێش مامۆستا سەلاحەت بەڕاشکاوی باسی لە کێشەکانی نێوان یەکێتی و پارتی کرد چه ئەو کێشانەی کە لە ناو حکومەت هەیەە چه ئەو کێشانش وەکو حیزب هەیەە کە کێشەی ئیداریە کێشەی ئەمنیە کێشەی داهاتە کێشەی موچەیە کێشەی بانقەکانە خاڵە سنووریەکانە هەموو ئەو کێشانە نابێ ئاوا بەبێ چارەسەر لێ بگەڕێت بەڵکو پێویستە هەردوو لا گفتوگۆ بکەن چارەسەری بکەن چۆن کاتێک چوونی پەیوەندی نێوان پارتی و یەکێتی ئەوە هیچ زەرد لە سەلاحەدین ببرە پرسیاری زۆرمان هەیە لەسەر ئەو بابەتە ئەو ڕۆژ بە هەمان کۆمەکە بابەتان هەیە کۆمەکە پرسان هەیە کردەوە لەسەر ئەیکە دەنگی بگرێتە سەلاحەدین کە ئەبێ ئێوە لەگەڵ یەکێتی دانیشن بەڕاشکاوی گفتوگۆ بکەن شەریکی یەکن بەیەکەوە بڕیارتیژی تاکیدی سەربەیەکێت بێژەمی بجبین یەکەتیژی سیاسەتی متارەکەکردن و هەرکەس لە ماڵی خۆی دانیشێت لە گونجاوە بە تایبەتی لە نێوان پارتی و یەکێتی کە دوو حیزبی دەسەڵاتدارن 30 ساڵە بەیەکەوە کوردستان بەڕێوە دەبن ئێمە ئەوەشمان لەبیر نەچوو کە سەرنج و ڕەخنە و تێبینی زۆرمان هەبوو و ڕامانگەیان لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی دەسەڵات لەلایەن پارتی و یەکێتیەوە ئەوانەمان باس کرد و وتمان ئەمانە چارەسەر بکە و کێشەی نێوان کاکی سەلاحەدین ئەگەر جێت لە دەنگم بێ ئەمێ پرسیار بکەین هەڵبەت کۆمێک پرسیار هەبوو بەسەریەکەوە جاوی زۆر پرسیارە من تەدا پرسیارێکە دنیا جدی هەیە ئەگەر دەنگی من هابێتەتە ئەم ڕۆژانە لەڤەر نوچیان دخوێنین بساعتان ئەم نوچیان دخوێنین ئەم باش هەستکاریە ڕاوشت گەین وان گواردتین جیۆپۆلیتیکên مەترسیدار ئەوان هەرڕەشین سەر هەرێما کوردستانê ئەvê ڕاوشا ku niha heye temaşevanêja dibek û pirsgirêka dengî navbera min û mêvanê min de hebît eger ev pirsgirêke bête çareserkirin mêvanê min mêvanekî hêjaye ew êkî ji ber pirsên bilandên Yekgirtiya İslamiya Kurdistanê mebesta min hin pisyaran sebaretê rewşa hinûkiya Kurdistanê arasteyê wekî bikim Yekgirtî jî yekî ji partiyên siyasiyên bi bandorên Gorapana Siyasî Herêma Kurdistanê hem ser astê parlemaniya Kurdistanê û yê Iraqê jî bêguman hebûnawan heye bihêviya ku ev pirsgirêke çareser bibe ez û mêvanê xwe bikarbîn gotûbêjeke ciddî sebaretî civîna îro bêguman encam bideyn bizanbîn gelo eger ev civîne berdewam bin û ev civîne civûnên konkrêtî bin û li gor hecmê tewqîtê bin ya vî wextî bin pêwîste çi bête kirin ez nizanim niha dengê min digihîte birêz Selahaddîn yan ne eger dengê me baş e min pêxweş em berdewamiyê bi gotûbêjên xwe bideyn helbet Partiya Demokrata Kurdistanê li derencamê kongîrê çardan û piştî xwarêxistin kirin piştî komîta navendî hat ki helbijartin mekteba siyasî û kargeriya mekteba siyasî guhartin li hin organan de hat nekirin êdî dest bi seredanên xwe kirine yêkem seredana Partiya Demokrata Kurdistanê wekî layênê serekî Herêma Kurdistanê li gor derencamên helbijartan ew niha bêguman dest bi gotûbêjan kiriye digel aliyên siyasî dibêje em ê digel hemû aliyên siyasiyên Kurdistanê bicivîn li gor qonaxan û em ê hewl bidin pirsgirêkan çareser bikin bi taybetî jî berdevkê partî careke din tekeskir ku digel Yekêtiya Niştimaniya Kurdistanê ew ê hewl bidin gotûbêjan bikin û pirsê çareser bikin helbet li gor mêvanê min emîndarê giştiyê Yekgirtû jî îro ku abxwe jî ki bêguman serpereştiya şandê Yekgirtû dike li pêşwaziya şandê Partiya Demokrata Kurdistanê behsê hindê kiriye ku pêwîst e yekêtî û partî rêk bikevin ji ber ku du aliyên bi bandorên Kurdistanê ne Kayık Selahaddîn êdî dengê me qod bû bibore em ê careke din hewl bidin tu dizanî jî yanî li Kurdistanê demeke çaxbestiya siyasî heye her carekê çaxbestina siyasî hebî bandoriyê li hemû takê Kurdistanê dike em jî rojane li vir bi saetan û çiyan dixwînin em dizanîn hecmê metirsiyan û tesîda rewşê ew guhardên jîopolîtîkên metirsîdar ku li deverê heye bandoriyan bû ser Herêma Kurdistanê çawa ye bêguman gefên welatên derdor pêtir rewşa nav Herêma Kurdistanê rewşeke li derve metirsî bû ser Herêma Kurdistanê heye kewata gelo divî çarçivî da taçan giringe hemû layênên siyasiyên Kurdistanê hez bi ber pisaretê bikin êdî li wan hecetên siyasî dîr bikevin bi hevra bigihene nexşereyekê bu çatiyê îdareke navê rewşê
بەڵێ ڕاستە هەرێمی کوردستان لە بەردەم کۆمەڵێک کێشە و قەیرانی ناوخۆی و دەرەکی هەیە و ئەگەر بێت و ئەم کێشە و قەیرانانە چارەسەر نەکەن ئەگۆڕدرێن بۆ مەترسی بۆیە ئەوە پێویستەکە لەسەر هەموو لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە گفتوگۆی هاوبەش بکەن و بەیەکەوە ڕوبەڕووی ئەو مەترسی و کێشانە ببنەوە کە ڕوو بە هەرێمی کوردستانە لەبەر ئەوە ئەمە دەبێ هاندەر بێ بۆ هەمومان لایەنە سیاسیەکان چه ئەوانەی کە لە دەسەڵاتن چه ئەوانەشی کە لە ئۆپۆزیسیۆنن لەو پرسە نیشتیمانی و نەتەوەیانە و لەو تەحەدا و ڕێگری و کێشە و ئاڵنگاریانەی کە ڕوبەڕووی هەمومانە بێتەوە پێویستە ئێمە گفتوگۆ بکەین و لە چوارچێوەی مێزێکی خڕە ڕاو بیر و بۆچوونەکانمان بگۆڕینەوە چونکە تەنها دەسەڵات بە تەنیا ناتوانێت ڕوبەڕووی هەموو ئەو مەترسی و کێشە و قەیرانانە ببێتەوە کە بڕێکیان لە دەرەوەی سنوورەکان ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوونەتەوە ئەم جۆرە کۆبوونەوانە خزمەت بەو ئاراستەیە ئەکات و پێویستەکە لایەنەکان گفتوگۆ بکەن و ڕێز لە ڕای یەکتر بگرن و هەمویان بەشدار بن لە دروستکردنی بڕیار و لە چۆنیەتی چارەسەرکردنی کێشەکان و ئێمە لە کۆبوونەوەی ئەمڕۆماندا ئەوانەمان بە وردی باس کرد بە ڕاشکاوی باسمان کرد تەنانەت مامۆستا سەلاحەدین باسی لە ئەو کێشانە کرد کە ڕوبەڕووی هاوڵاتیان بۆتەوە و پێویستە حکومەتی هەرێمی کوردستان بە زووی چارەسەریان بکات کێشەکان هەر لە کێشەی موچە و بووجە و سەرجەم کێشەکانی ترکە هەیە و خزمەت گوزاریەکان باشتر و چاکتر دابین بکرێ بۆ هاوڵاتیان لێرە بەشێکی کۆبوونەوەکەش باز لەوە بوو کە ئەوە هیچ پەیوەندی نێوان یەکگرتووی ئیسلامی کوردستان گفتوگۆی لەسەر کرا و لەو بوارەدا سەرنج و تێبینی و ڕەخنەیەک بوو بە ئاشکرا و بە ڕاوشنی باسکرا بەڵام مامۆستا سەلاح باسی لەوەش کرد کە پێویستە پەیوەندیەکانی نێوان پارتی و یەکێتی چه پەیوەندی حیزبیەکانیان چ ئەو پەیوەندیانەی کە لەناو حکومەت هەیەە وەکو دوو لایانی شەریک لە دەسەڵات کە بەیەکەوە 30 ساڵە دەسەڵات لە هەرێمی کوردستان بەڕێوە دەبن وترا ئێمە ڕاستە ئێمە ئۆپۆزیسیۆنین ڕخنە و سەرنجبی زۆرمان هەیە لەسەر چۆنیەتی ئیدارەدان و لەسەر دەسەڵاتیش بەڵام تێکچوونی پەیوەندی نێوان پارتی و یەکێتی و هەرکەس لە ماڵی خۆی دانیشێت ئەمە خراپە چونکە سیاسەتی متارەکەکردن بە تایبەتی لە نێوان پارتی و یەکێتی ئێمە بە هەڵەی دەزانین چونکە ئەمە قەیرانەکان کێشەکان خوڵترەکاتەوە پێویستە ئەم دوولایەنە بەیەکەوە دابنیشن تێکچوونی پەیوەندیەکانیان کاریگەری سلبی ئەبێ لەسەر هەموو بوارەکانی هەرێمی کوردستان بۆیە ئەو ڕۆژەش کە بەڕێز کاقوبا تاالبانی سەردانی مامۆستای کرد مامۆستا هەر پێوت پێویستە ئێوە کێشەکانتان چارەسەر بکەن و پێویستە گفتوگۆ بکەن لەگەڵ یەک چونکە تێکچوونی پەیوەندی نێوان پارتی و یەکێتی جیاوازی هەیە لە تێکچوونی پەیوەندی نێوان هەردوو لایەنی ترتا کاک سەلاحەدین چارچوبێ هەبدیتنا شاندا پارتیە دموکراتا کوردستان بۆ کۆبوونەوە لە نێوانیان دگەل ئەمینداری گشتی گرتو و یا قوبا تاالبانی ژی جێگیری سەرێک وەزیران دگەل ئەمینداری گشتی گرتو و ئەگەر تونابە هەردوو جبینادا بەرهەف بی گەلو هیچ نەرینێکی وەساهەیە و فعلا مرۆڤ هیوی بکات ومێد بکات کە پرزگیرێک و سامازنینە دکارە پرزگیرێکە چارەسەر بە ئەب نمونە مەسەلەن ئەمینداری گشتی یەکگرتو بخۆ هەوڵ بدەیدی وان پرزگیرەکان چارەسەر بکە ئەوی باستاڵێکێک و هێدی چێ دەبە بەحەلینە بەڵێ هەم وەفدی ئەمڕۆی پارتی وەکو بڕیاری کۆنگرایان کە هاتبوون وتیان ئێمە ئەمانەوەی پەیوەند لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندیەکانمان بکەینەوە لەگەر هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش لەگەڵ یەکێتی چونکە ئەمان شەریکن لە حکومەت و لە دەسەڵاتە مامۆستا سەلاح ئەم ڕۆژەش بە کاقوبادی گوت پێویستە ئێوە کێشەکانتان چارەسەر بکەن ڕاستی کێشەتان زۆرە لە بواری دارایی لە بواری خاڵە سنووریەکان لە بواری بانقەکان لە بواری ئەمنی لە زۆر بوار کێشەتان هەیە بەڵام ئەو کێشانە ئەگەر دانەنیشن لەسەر مێزێکی گفتوگۆ چارەسەریکەن سیاسەتی متارەکە لەگەڵ یەکتر بەکاربهێنن چارەسەر نابێ کەواتە ئەبێ ئێوە ئەم کێشانە چارەسەرکەن وەلەو بوارەدا هەمان قسەشی بۆ وەفدی پارتی کرد و ئەوەنەی ئێمە لەو کۆدوو کۆبوونەوانە هەستمان پێکرد هەم لایەنی یەکێتی و هەم لایەنی پارتیش
ئامادەیان هەیە کێشەکان لە ڕێگای گفتوگۆ چارەسەر بکەن چونکە بەڵێ. چارەسەربوونی کێشەی نێوانیان خزمەت بە هەرێمی کوردستانەکان پێچەوانەکەشی ڕاستە بۆیە پێویستە بە زووی کۆبوونەوەکانیان ئەنجام بدەن و ئەو کێشانە چارەسەر بکەن کە لە نێوانیاندا هەیە چونکە پێشتر توانیویانە زۆر کێشەی لەوە قوڵتریشیان هەبووە بەیەکەوە تێیپەڕێنن وەکو گوتمان پارتی و یەکێتی هیچیان بەبێ هیچیان ناتوانن ئیدارەی هەرێمی کوردستان بکەن دوولایانی سەرچین لە دەسەڵاتە 30 ساڵە هاوبەشن لە بەڕێوەبردننی دەسەڵات لەگەڵ ئەوەشە کە ئێمە سەرنج و تێبینی و ڕخنەی زۆریشمان هەیە لە چۆنیەتی بەڕێوەبردننی دەسەڵات بەڵام لەگەڵ ئەوەشە حەز دەکەین ئەم دوولایەنە کۆک بن و بەیەکەوە بن تاوەکو کێشەکان ئالۆستر نەبن بەڵکو داوامان لە هەردووچیان کرد ئێوە زوو کێشەکانتان چارەسەرکەن لە جیاتی ئەو تاقە و تواناییەی بەکاری دێنن بۆ چارەسەرکردنی کێشەی نێوانتان بەکاری بێنن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و دابینکردنی خزمەت گوزاری باشتر بۆ بەڵێ کای سەلاحەدین بەڵێ زۆر سپاس بەرێ سەلاحەدین بابەکر کارگەری جواتە جێبەجێ کار یەکگرتووە ئیسلامیە کوردستانی لە هەولێرە